خۆشەویستان، ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە. داواکاری نەخوای گەورە میهرەبان ڕۆژومانی لێ قبول کردبێ، نوێژ و ڕۆژ و عیبادەت و قورئان خوێندنێمان قبول کردبێ. جا خۆشەویستان، ئەمڕۆ کە کۆتا ڕۆژە پێویستە پێم خۆش بوو چەند خاڵێک باسی بکەم. ئێمە لە مانگە پیرۆزەدا کۆمەڵێک عیبادەتمان ئەلحەمدولله ئەنجام داوە، خوای گەورە لێمان قبول کات. مەڵێ ئەبێ قبولی کا پەنا بە خوای گەورە. ئینسانی ئیماندار وا ناڵێ، ئینسانی دۆڕا وا دەڵێ. ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێز بوو یا تۆ؟ خوای گەورە فەرمووی کەعبە دروستکە. لەگەڵ ئیسماعیلی کوڕیدا سەلامی خوایان لەسەر بێ کەعبەیان دروستە کرد بە فەرمانی خوا. پێغەمبەرێکی ئاوا گەورە سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕەبەنا تەقەبەل مینا، خوایە ئەم کارەمان لێ قبوڵکە، لێمان وەرگرە. تۆش دەبێ وا بڵێ بۆ وەری ناگرێەوە. وەڵڵا ئەگەر وا بڵێ دڵنیا بێت وەرناگرێ، سەتاسەد دێت وەرناگرێ، تاوانباریشە بی، چونکە ئەوە منەتکردنە بەسەر خوادا. یەکێک لەو عیبادەتە گەورانی کە ئەنجامماندا ڕۆژ و گرتنە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیحدا دەفەرمێ هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێت ئیمانن واحتیسابن، ئیمانی بەخوا بە ڕۆژی قیامەت هەبێ، ئیمانی بەوە هەبێ کە ڕۆژی مانگی ڕەمەزان فەرزە و بە تەمای پاداشتی خوا بێ، غفر له ما تقدم من ذنبه، ئەوە خوای گەورە میهرەبان لە هەموو گوناهەکانی پێشووی خۆش دەبێ. تۆ ئەم مانگەت گرتووە، خوا لە گوناهەکانی پێشووت خۆش بووە. یەکێک لەو کارە پیرۆزانی کە ئەنجام بداوە ڕۆژووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم لە حەدیثی صحیحدا دەفەرمێ هەر کەسێک یەک ڕۆژێکی سونەت بگرێ، نەک فەرز، یەک ڕۆژێ بە ڕۆژووبی ڕۆژی سونەت، خوای گەورە و میهرەبان 100 ساڵ لە ئاگری دۆزەخ بە دوورت دەکە. و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە لە نێوان تۆ و ئاگری جەهەنەمدا چاڵێک خەندەقێک دروست دەکات کە نێوان ئەرز و ئاسمان چەندێ دوورە، ئەوەندە لە ئاگری دۆزەخ بە دوور ئەبی. ئەمە تۆ ئەگەر ڕۆژوویەکی سونەت یەک ڕۆژ بگری، ئەی ئەگەر فەرز بێ پاداشتەکەی هەر باس ناکری. کەواتە ئەلحەمدولله یەکەم عیبادەتێک کە تۆ ئەنجامتدا بریتی بوو لە ڕۆژوو دڵخۆش بە دڵنیایە و ڕۆژوو دڵخۆشت دەکات لە دنیا و قیامەت ئینشاءالله. یەکێک لەو عیبادەتە گەورانەی کە تۆ ئەنجامتدا سپاس بۆ خوای گەورە بریتی بوو لە تەراویح. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک مانگی ڕەمەزان تەراویح بکات ئیمانن واحتیسابن، ئیمانی بەوە هەبێ کە تەراویح سونەتێکی گەورەیە، عیبادەتێکی گەورەیە، ئیمانی بەوە هەبێ کە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە پاداشتی ئەداتەوە لەسەر تەراویحەکانی، غفر له ما تقدم من ذنبه، خوا لە هەموو تاوانەکانی پێشووی خۆش ئەبێ چونکە تۆ تەراویحت کردووە. واتە شەو نوێژ لە ڕەمەزانە پێی ئەوترێ تەراویح، لە ئەم شەوە پێی دەوترێ سەڵات اللەیل تەهەجود کە بریتە لە نوێژی سونەت، واتە ئەو سەڵات النافیلەیە، سەڵات التەهەجودە کە بریتە لە شەو نوێژ. فەرقی نییە، تەراویح شەو نوێژە، شەو نوێژ تەراویحە. کەواتە تۆ لەو کارە پیرۆزانەی کە ئەنجامت داوە دڵخۆش بە پێی تەراویحەکەتە کە بۆتە هۆی گوناهی ئەو ساڵەی خوای گەورە لێت خۆشە بێ و گوناهت دەسڕێتەوە. لە ڕەمەزانەکەی ترەوە تا ئێستا چیت کردووە و پێشتری چیت کردووە ئەوەی حەقی خوا بێ، خوای گەورە بەهۆی تەراویحەوە لێت خۆشە بێ، بە کەمی مەزانە. یەکێک لەو عیبادەتە گەورانەی کە تۆ ئەنجامت داوە لەم مانگە پیرۆزەدا زیاتر ئەنجامت داوە بریتە لە قورئان خوێندن، یاخود گوێت لە قورئان گرتووە زیاتر. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم باسی فەزڵی قورئانمان بۆ دەکات. ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز لەگەڵ ڕۆژوودا هەردووکیان کە ئەلحەمدولله تۆ هەردووکی ئەنجام داوە، کەم یا زۆر. لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز لەگەڵ ڕۆژوودا شەفاعەتەکەن لە خزمەتی خوای گەورەدا. قورئانی پیرۆز دەفەرمێ خوایە گیان
ئەم مرۆڤە بە شەو بە ڕۆژ منی دەخوێندەوە، لەگەڵ مندا بوو، لە خزمەتی مندا بوو، بم کە تکاکار و شەفاعەتکار بۆی شەفاعەتی بۆ بکەم. ڕۆژوش دەفەرمێ خوایە گیان بە ڕۆژ منعی ئەم مرۆڤەم کرد لە خواردن و خواردنەوە زۆر شت، بم کە تکاکار و شەفاعەتکار. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژوو لەگەڵ قورئانی پیرۆز شەفاعەت ئەکەن بۆ کەسانی کە بە ڕۆژوو بوونە و بۆ ئەو کەسانی کە قورئانیان خوێندووە. کەواتە تۆ کارێکی پیرۆزت ئەنجام داوە کە قورئان خوێندنە لە ڕۆژی قیامەتە ئەو قورئانی کە خوێندووتە و ئینشەڵا بەردەوامیش بە لە دوای مانگی ڕەمەزان لەسەری. بە دڵنیاییەوە ڕۆژێک دێت چۆن ئینسان لە دنیادا ئیشێکی مەحکەمە و هەندێک شوێنی هەبێ پێویستی بە محامیەکە بیگرێت بۆ ئیشەکانی بۆ بەڕێ بکە تەشبیهات نەبێ. لە ڕۆژی قیامەتە ئەو قورئانە پیرۆزە هەموو کارەکانت بۆ ئاسانەکە لەگەڵ ڕۆژووە، لای خوای گەورە تکا و شەفاعەتت بۆ دەکا و ئەوانیش قورئان و ڕۆژوو هەرچی بڵێن خوای گەورە ڕەدی ناکاتەوە. کەواتە تۆ کاری پیرۆزت ئەنجام داوە، دڵخۆش بە. ئەم مانگە پیرۆزە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا دەفەرمێ جبرائیل هات بۆلام سەلامی خوای لەسەر بێ فەرمووی لوتی بە قوڕا بچێ، یەخوا زەلیل بێ، یەخوا لوتی بە قوڕا بچێ. سێ جار فەرمووی ئەو کەسەی مانگی ڕەمەزان بەسەریا دێت و کۆتایی دێ و خوای گەورە لی خۆش نەبووە، بە ڕۆژوو نەبوو بەبێ عوزر. سەهەیە نەخۆشە ناتوانێت عوزری هەیە ئەوە ناڵێ بە ئەنقەس بە ڕۆژوو نابێت، یەک کێشەی نییە، کێشەی تەندروستی نییە و بە ڕۆژوو نابێت. ئەوە سێ جار جبرائیل سەلامی خوای لەسەر بێ فەرمووی یەخوا زەلیل بێ، یەخوا داماو بێ، یەخوا ڕیسوا بێ، یەخوا لوتی بە قوڕا بچێ. ئەو کەسەی مانگی ڕەمەزان بەسەریا تێپەڕی و بەڵام خوا لێی خۆش نەبوو. دەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ ئامین. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئامین، یەخوا زەلیل و داماو بێ ئەو کەسەی بەبێ عوزر ڕۆژووی نەگرتو، وای نەکردووە کە خوای گەورە لە گوناه و تاوانەکانی خۆش بێت. تۆ لەم مانگە پیرۆزەدا الحەمدولله زیاتر هاموشوی مزگەوتت کردووە، هەموو نوێژێکی جەماعەت کە چەند جا باسمان کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نوێژی جەماعەت خێری حەجێکی هەیە، نەک هەر مانگی ڕەمەزان، هەموو کاتێک لە بەیانیشەوە تا ڕەمەزانەکەی تەمەن باقی بێ ئەوەی کە دەمێنێ هەتا مردنیش وەرە بۆ مزگەوت. هەموو نوێژێکت خێر و پاداشتی حەجێکی هەیە، 5 فەرز 5 حەج. ئایا پێویستت پێی نییە بە قیامەتت حەجێک ئەوەندە خێر بێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک حەجێ بکە و خوا لێی قبوڵ کات؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوە خوای گەورە و میهرەبان لە گوناه و تاوان پاکی ئەکاتە وەکو ئەو ڕۆژەی کە لەدایک بووە. کاتێک کە تۆ لەدایک بووی گوناهت هەبوو؟ ناوەڵە، یەکەم ڕۆژی لەدایک بوونی تۆ گوناهت هەیە؟ دەی ئەو کەسەی بە ئیزنی خوای پەروەردگار حەجێک بکات خوای گەورە وەکو مناڵێکی ساوە و کۆرپە گوناه و تاوانی پێوە نایەڵێ. دەی تۆش وەرە هەمان پاداشتت بۆ هەیە، بەس تەنها حەجەکە لەسەر لا ناچێت. ئەگینا وەڵای حاجێک چی پاداشت و خێرێکی بۆ نووسراوە، تۆ بە هەموو نوێژێکی جەماعەت ئەو خێرە بۆ دەنووسرێ. دەی مانگی ڕەمەزان فێری کردی وەرە بۆ مزگەوت، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە، چونکە جەماعەت پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە، تەنها قورئان خوێندن پەیوەندی بە مانگی ڕەمەزانەوە نییە بەس. کەواتە تۆ هاتیتە بۆ نوێژی جەماعەت، ڕاهاتیتە مانگیەکە لە مزگەوتی، دووبارە ڕامەکەرەوە بۆ ماڵ، نوێژ بکە لە مزگەوت. ئەوەندەی توانات هەیە نوێژەکانت لە مزگەوتە بە جەماعەت بکە. یەکێتە لەو شتانەی کە مانگی ڕەمەزان فێرمانی کرد کەمیا زۆر خێرکردنە، بەخشینە. لەم مانگەدا بەخشیوتە، زەکاتە، خێر و سەدەقەیە کردوتە، بەپێی توانای خۆت هەوڵ بدە دوای مانگی ڕەمەزانیش بە کەمتریش بەشدار بە، یارمەتی هەندێک کەس بدە کە پێویستیان بە یارمەتیە، ئەوەندەی توانات هەبوو. حتا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بە لەتە خورمایەکیش بێ خۆتان لە جەهەنم بپارێزن خێر و سەدەقە بکەن. چەندێ توانات هەیە؟ ڕۆژی 500 نارە بەخشی، 1000 بەخشی، زیاتر کەمتر چەندێ توانات هەیە؟ بەپێی توانای خۆت لە ڕای خوا بیبەخش. بۆیە مانگی ڕەمەزان فێرمانی کرد ئەبێ ئاگامان لە خەڵک بێ، ئاگامان لەو کەسانە بێ کە دەستیان کورتە. بۆیە هەژارەکان با لەبیر نەکەین، ئەوەندەی تواناوە نەبوو یارمەتیان بدەین بە پشتیوانی خوای گەورە. جا بۆی ئینشاڵڵا با وعد و پەیمان بەخوا بدەین
لە دوای ئەمڕۆوە کە ڕەمەزان تەواو دەبێ لەسەر عیبادەت و خواپەرستیەکان بە کەمتریش بەردەوام بین، لەوانەیە نەتوانی هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بی، بەڵام دەتوانی هەندێک جار بە ڕۆژوو بیت. ئەگەر مانگی ڕۆژێکیش بێ، دوو ڕۆژیش بێ، زیاتر کەمتر، هەندێک جار بینی خۆت و خوای پەروەردگار ڕۆژوو بگرە، بۆی خوای گەورە لە جەهەنەم دوورت خاتەوە، بۆی خوای گەورە خۆشتی بوێ. چونکە ڕۆژوو لەبەر خاتی خوا ئینسان تەنها ژەمی نیوەڕۆ وازێ دێنێ. لە جاتی بەیانی پارشێ و نان دەخۆی، ئێوارە جەرجەی خۆیدایە. تەنها تۆ چەند سەعاتێک لەبەر خاتری خوا بە تایبەتی لە زستان و پاییزدا دەتوانی خۆت زیاتر لە جەهەنەم بپارێزی. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابەیەکی فەرموو بە ڕۆژوو بگرێت، چونکە هیچ شتێک نییە هاوشێوەی ڕۆژوو بێت. شەشەڵانە لە پێشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر ڕۆژێکیش پێگیرا لە شەشەڵان بەکەمی مەزانە، ڕۆژێکیش. شەشەکە فەرز نییە، سونەتە. وانەزان ئیلا ئەو قسەی عەشایری خۆمانە ئیلا بێت دووەم ڕۆژی جەژن بە ڕۆژوو بی. نا برای بەڕێزم، میوانت دێ ئەچێ بی میوانی خۆش نییە کە تۆ بە ڕۆژوو بی، ئیلا مەگەر کەسێک بەلایەوە ئاسایی بێ، بەڵام ئەتوانێت دوای سێ ڕۆژەکە بە ڕۆژوو بی. ڕاستەکەی ڕۆژی دووەم ئەتوانی بە ڕۆژوو بی، بەڵام ئیلا فەرز نییە، ئیلا بێ حەد ئەو ڕۆژە خۆی هەر فەرز نییە لە ئەسڵا. حەزەکەی دەیەم ڕۆژ بە ڕۆژوو بە. گرنگە لەو مانگەدا بتوانی 6 ڕۆژ بگری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، خوای گەورە میهرەبان خێر و پاداشتی ڕۆژووی 10 مانگی بۆ نووسێ، هەموو ڕۆژێک خێری 10 ڕۆژت بۆ نووسراوە. ئەمە کەمە؟ نەخێر. مانگی هەر کەسێکش ئەفەرمێ دوای مانگی ڕەمەزان 6 ڕۆژیش لە مانگی شەوال، خۆمان پێڵێن شەشەڵان، 6 ڕۆژ بگرێ، ئەویش خێر و پاداشتی 2 مانگی هەیە، هەر ڕۆژێکی خێری 10 ڕۆژی هەیە بە هەمان شێوەی فەرزەکە. هەر کەسێک مانگی ڕەمەزان و شەشەڵانی گرت، وەکو وایە ئەو ساڵە کامل بە ڕۆژوو بوو بێ، هەموو ساڵەکە. دەی برای بەڕێزم، 6 ڕۆژە هەفتەی 2 ڕۆژی لێ بگرە، لە 10 ڕۆژە 2 ڕۆژ بگرە، ڕێک تەواوێکی دەتوانی بخوا. ئیتر بە سەرێکەوە دەیگری، بە جیا دەیگری بە دڵی خۆت، بەڵام دووشەم دەیگری لەگە پێنجشەمە خێرترە، یاخود هەر ڕۆژێکی تر بۆ دبونجا. ئەگەر ڕۆژێکی شەشەڵانیشت گرت بێ بەکەمی مەزانە، بۆ قیامەتە زۆرە، بەڵام هەتا پێتەکری بیگرە بە ئیزنی خوا. بۆی لە کۆتاییدا دەڵێن ئینشاءالله تعالی بە ئاگامان لە خۆمان بێ لەوانەیە ئەمە کۆتا ڕەمەزانی ئێمە بوو بێ، بۆیە دوای ڕەمەزانیش پەیمان بەخوا بدەین ئیاکە نەعبود، خوایە وعد بێ عیبادەت بۆ تۆ دەکەم لەسەر ئەو قسەی خۆت بەردەوام بە، عیبادەت تەنها بۆ خوا بکە، تەنها ڕوو لە خوا بکە، بە دڵنیای خوای گەورە پاداشتی گەورەت ئەداتەوە. یا ڕەبی خوایە ئەم مانگی ڕەمەزانت کردبێتە کەفارەتی گوناهەکانمان، یا ڕەبی خوایە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوایە گیان شیفای نەخۆشەکانمان بدەیت، بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە. یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، وڵاتمان لە شەڕ و ئاژاوە بەدوورکەی، خوایە گیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. ئەم مانگەت بێتە کەفارەتی گوناهەکانمان، لەو کەسانەمانە گێڕابێ کە لە مانگە پیرۆزەدا لێمان خۆش بوو بێتی و لە ئاگری جەهەنەم ڕزگارمانت کردبێ و ئێمەت بە ئەهلی بەهەشت قبول کردبێ. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. داوي لبدنا